ساڵتان لێ بێت بینەرانی کورسات نیوز مناڕۆتۆفیقم دەڵخێم شووی پارۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر ڕۆڵی یەکێتی و گۆڕان لە دامەزراندنی دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستاندا. یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتای ئەم پرۆسەی کە لە دوای ساڵی 1990ەوە ڕاپەڕین بەرپاکرا توانی ڕۆڵێکی گەورەی هەبێت لە دامەزراندنی دامەزراوە فەرمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە پەرلەمان سەرۆکایەتی حکوومەت، دواتر لە دادگاکان و هەروەها لە ئاسایش پۆلیس سەرجەمە و دام و دەستگایانەی کە لە یاسا و دەستوری ئەو کاتی عراقدا ڕێگە پێدراو بووی کە لە هەرێمی کوردستاندا بەرجەستەی شوکاری خۆی بکات. یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ بزوتنەوەی گۆڕان تا چەندە هاوکارن و ڕۆڵیان هەیە لە دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆی کە ئەکتیڤتر، باشتر، کاراتر ئەو کارانی کە بۆیان دیاریکراوە بەپێی یاسا بەڕێوەی بەرن. ڕۆڵیان چۆنە بێت لە ئێستا و لە داهاتوو و لە ئایندەشدا بەڕاستی. ئەوەی کە گرنگە دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان تا چەندە ئێستا لە ئاستی داواکاری لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستاندان بۆی کە بتوانن بە شێوازێکی دیموکراسیانە و مەدەنیانە ئیش و کارەکان بەڕێ بکەن و لە ئاست خزمەتی خەڵکی هەرێمی کوردستانە. ئەم شەو گفتوگۆکەین لەم بارەیەوە بە میوانداری میوانە بەڕێزەکانم کاک سیروان حەمەڕەشید ئەندامی ژووری ڕۆژنامەی بزوتنەوەی گۆڕان کە لە ستۆدیۆ لەگەڵمان سوپاس دەکەم کاک سیروان. هەروەها بڕیاریشە بەڕێز تاڕق جەوهەر ڕاوێژکاری سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لە هەولێر لەگەڵمان بێ. سەرەتای گفتوگۆکە لە بەڕێزەوە دەست پێ یەکەم کاک سیروان. هەمیشە یعنی ئەمە کاتێک کە باز دێتە سەرباسی دیموکراسی و هەروەها ڕێخستنی بە دامەزراوەکردنی دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و دامەزراندنی ئەو دامەزراوەی کە لە پێناو خزمەتی خەڵک دێنەکایەوە هەمیشە ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان و لەگەڵیشە هاوشان بزوتنەوەی گۆڕان باز دەکرێت. بەگشتی ئەگەر ئەم ڕۆڵە بەرجەستە بکەین و بیخینە بەرچاوی بینەر و هاوڵاتیانی هەرێمی کوردستان جەنابەت چۆن ئەم مێژۆ دەخیتە بەرچاو؟ زۆر سپاس بۆ ئەم دیدارە. لە ڕاستی ئەمە دەبێت بگەڕێنەوە بۆ پێش ڕاپەڕی بڵانی ڕۆڵی هێزە سیاسیەکان لە پێش ڕاپەڕیندا چۆن بوو؟ ئایا کێ بوو ئەو کام لایەنە بوو ینی ڕۆڵی سەرەکی و بنەڕەتیە بوو لە بەرنامە ڕێژی بۆ ڕاپەڕین و بۆ ڕزگارکردنی هەرێمی کوردستان لە دەستداگیریکەرێکی وەکو باز بێگومان ئەمما بینیمان ئەو کاتی بەرەی کوردستانیە بوو. یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو کاتە هێزێکی کاریگەر و گەورە بوو لە شاخ و پشکی سەرەکی و بەرنامە ڕێژی بۆ ڕاپەڕین بەر یەکێتی نیشتیمانی کوردستان کەوت کە ئەو کاتەی خوا لە خۆش بوو جەنابی مامجەلال بۆ کاری دیبلۆماسی لە دەرەوە بۆ خەریک بوو بۆ ئەوەی کە قەزەی کورد و دۆزی کورد بە دەرەوە بناسیێنێ و خوا لە خۆش بوو کاگنەوشیروانیش کاروباری ناخۆی کەو بۆ دەست ئەو بوو کاگنەوشیروان بە بەرنمەیەکی ورد و ژیرانە توانی نەخشەی ڕاپەڕین دابنێ و پەیوەندی بکە بە هەموو ئەو فەوجەکان و هەموو کۆی ئەو فەوجانەی کە لەگەڵ ئەو کاتی ڕێگەڕژێمە چەکداری ڕژێم بوون و پەیوەندی بکە بە زۆربەی سەرۆک عەشرەتەکان و هەموو ئەو خەڵکە تێکۆشەرانەی کە پێشتر لە هەربوونەوە کوردستان. بەرنمەیەکی سەرکەوتووانە ئەو بوو کە لە حوتی سێدا لە حوتی سێدا ساڵی 91 ڕاپەڕینی سەرتاسەری ڕاگەێنرا کە لە دەواازەی ڕاپەڕینەوە دەستی پێکردواتر بازیان و تەواوی شار و شارژکەکان کردەوە ئەو پشکە و سەروەر و ئەمجادە گەورەیە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان دەکرێتەوە. لە دوای ڕاپەڕینیش تاکە کەس کە خەمی ئەوەی بوو کە کوردستان لەو فۆزا و لەو بربەرێتی کە ئەو کاتی تێکەوت بوون فۆزایەکی زۆر قانون نەمابوو و دام و دەستگاکان پەکیان کەوتە بوو و حکوومەتی عێراقی بارەگاکانی خۆی کێشا بوو بۆ دام و دەستگاکانی چێکشا بوو بۆ سنووری خۆی. ئەوە بوو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو کاتەی بەرنمەیەکی ورد و ژیرانی دانا بۆی بتوانێت ینی جارێکتری پێشنیاری ئەوەی کرد بۆ بەرەی کوردستانی کە بیرۆ بکەنەوە دام و دەستگای نوێ و دام و دەستگای لەسەر بنەمای دیموکراسی و ئیرادەی گەل دروستکەنەوە بوو کە لە 95 دیاری کرد بۆ پەرلەمانی کوردستان بۆ هەڵبژاردننی نوێنەرانی کورد بۆ یەکەم جار خەڵک لە کەرنەڤاڵێکی مێژووی گرنگدا بەشداری هەڵبژاردننی کرد و دوای ئەوەش لە حکوومەتی هەرێم پێکەندراکە بێگومان ئەمەش دەستکەوتێکی گەورە بوو کە تەواوی دام و دەستگاکان جارێکتر لە دام و دەستگای چەکدارەوە کران بە دام و دەستگای قانونی و پۆلیس و ئاسایش توانیان ڕۆڵی خۆیان ببینن. ئەمانە هەموو دەستکەوتن کە ئەو کاتەی جەنابی با بڵێن کاگنەوشیروان و مامجەلال هەردووکان بە یەک ئاراستە ئیشیان دەکرد و دەوری کاریگەریان هەبوو لە سەرخستنی
ئەو ئەزمونەی سیاسی هەرێمی کوردستان ئەزمونێکی نوێ بوو بۆ هەرێمی کوردستان و بۆ خەڵکی کوردستان بەڕاستی کە تۆ حکمی خۆت کوردستان بێنتە سەر سکەی قانونی و دەستوری خۆی کە بەڕاستی و هەروە دوای ئەوەش لە ئێمە بینیمان لە پەرلەمان دوو ئاراستەی جیاوازە و هێزێک دەیویست بە ئۆتۆنۆمی ڕازی بێ و هێزێکی تریش کە یەکێتی نیشتیمانی کوردستان بوو دەیویست پرسی ئۆتۆنۆمی تێپەڕێن و داوای فیدرالی دەکرد ئەو بوو کە ئەو داواکاری بڵین ئەو پرسیان ئەو داخوازیەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئامانجی سەرەکی بوو ئەو بوو کە فیدرالی چەسپا لە هەرێمی کوردستان فیدرالی بوو بۆ دروشم و ئامانجی سەرەکی هەرێمی کوردستان. کاک سیروان ئەم ڕۆڵی کە جەناب داماژت پێدا تاوان ئەمە ڕۆڵێکی مێژووییەوە میشەش ینی مێژوو ئەمە باز دەکاتەوە نووسراوەتەوە بەڵام بینیمان لە قۆناغە جیاوازەکانی حکومڕانی هەرێمی کوردستان زۆرێک لەو دام و دەستگایانی کە یەکێتی و گۆڕان لە ڕابردووە یەکێتی وە لە ماوەکانی ڕابردوو کە گۆڕانیش دەبێتە بزوتنەوەیەک ینی هاوشانی یەک دەیانەوێت ئەم دامەزراوانە ئەکتیف بکەن لە پێناو خەڵکاوێ بەڵام زۆر جار بینیمانە ئەم دام و دەستگایانە بەلاڕێدا براوە زۆر جار ینی نەتوانراوە خواستی هەم یەکێتی و گۆڕان هەم کۆمەڵانی خەڵکی کوردستانیش بێنێتە دی. هۆکاری ئەمە بۆچی دەگەڕێتەوە یەکێتی و گۆڕان ینی ئەو کاتانە بۆ مکوڕ نەبوون لەسەرەوەی کە دەبێم دام و دەستگایانە بە ئاراستە قانونیەکەی خۆیدا بڕۆکەویش لە پێناو خەڵکی هەرێمی کوردستانایە. بەڵام لە ڕاستیا وەکو باسم کرد هێزێکی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە تایبەتی بیرۆکە و پرۆژەی ڕەوانشان نەوشوا مستەفا ویستی کوردستان کاتە ینی ناوچەیەکی دیموکراتی و دەستا و دەستکردنی دەسەڵات و پێشنیاری ئەوەی کە هێزێکی وەکو پارتی ببێتە دەسەڵاتدار ئەو کاتەی بە هەر شێوە لە شێوەکان پارتی بۆی تەزویر و بۆی ساختەکاریەوە توانی ینی لە دەنگدانە ینی بە دەنگێکی کە پێش یەکێتی نیشتیمانی کوردستان بکەوێت ئەو بوو کە بڵین داوای کرد کە پارتی ببێتە دەسەڵاتدار یەکێتی بێتە ئۆپۆزیسیۆن ئەو کاتە بەڵام دیار ئەو کاتی پارتیش بە نەزعی پاوەخوازی بەوە ڕازی نەبوو پێی وابوو دەویست بە تەواوی دەست بەسەر هەموو کوردستاندا بگرێتەوە پەلباوێ بۆ تەواوی هەرێمی کوردستان کە ئەو کاتی بینیمان یەکێتی نیشتیمانی کوردستان خوێنی ڕشت بوو و خەباتی کردبووە دروشمی سەر بەخۆی و فیداکارێکی زۆری کردبوو بۆ کوردستان و بەرنامە و پلانی داڕشت بوو بۆ ڕاپەڕین و بۆ پێکەنانی حکومەت و پەرلەمان ئەوانە بەڕاستی ئەمەش لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستان جێگای قبوڵ نەبوو کە هێزێک کە ماندوو نەبوو چەند ساڵ بۆ لە ئێران لە عمقی لە قوڵای ئێراندا دانیشتون بێنەوە جارێکتر دەسەڵات و هەژمونی خۆیان بەسەر هەرێمی کوردستاندا بگرن ئەوە بوو هۆکاری ئەوەی کە بەڕاستی نیزاعات و ناکۆکی قوڵ لە بینی ئەو 2000 دروست بێ و شەڕی ناوخۆ بینیمان کە لە قەڵازیەوە دەستی پێکرد بوو بۆ هۆکاری ئەوەی کە ئەزمونونەکەمان تووشی شەلەل و تووشی جۆرێک لە بنبەستی و شەلەل بێتەوە کە بەداخەوە کە تا ئەم ساتە وەختەش ئاساوارەکانی ئەو شەڕی ناوخۆیە لە بە هەرێمی کوردستانەوە دیارەکە تا ڕادەیەک نەتوانداوە بە تەواوی هەرێمی کوردستان بێتە خاوەن یەک ئیدارە و خاوەن یەک قەواری سەربەخۆ و خاوەنی دەستورێکی باش کە تعبیر لە ئیرادەی خەڵکو و تعبیر لە سەروەری خەڵکی کوردستان. کەواتە کاک سیروان بەڕای جەنابەت ینی هەر ناکۆشیەک یاخود هەر ململانەیە کە لە نێوان لایەنە سیاسیەکاندا هەبێت ینی بە دیاریکراوی ئەگەر ئێمە باسکەین لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان پریشکی ئەم ململانەیە بەر دام و دەستگا فەرمیەکانی حکوومەت هەرێمی کوردستان دەکەوێت کە ڕەنجی خەبات و قوربانیدانی کۆمەڵانی خەڵکی کوردستانە یەک ڕووبارخێوەنی لێ پێناوە درراوە ئەگەر ئەمە بەم شێوەیە بێ هاوکێشەکە پێ دوایە ینی دەبێ بۆ نمونە ڕۆڵی یەکێتی و گۆڕان چی بێت لە ڕاستکردنەوەی ئەو ئاراستە هەڵەیەدا. بەڵام لە ڕاستیە بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان دوو هێزی مۆدێرن و لەسەر بنەمای دیموکراسی و لەسەر بڕابوون بە دیموکراسی بینیمان ئێستا لە ناو یەکێتی و لە ناو گۆڕاندا فرە بیر و باوەڕ فرە دیدگایەوە کۆمەڵی خەڵکی خوێندەوار و خەڵکی ڕۆشنبیر بۆ منە جەنابی مام جەلال بوو یەکێک بوو لە سەرکردە هەر خوێندەوارەکانی کورد جەنابی کاگنشوانێکێک بوو لە هەر سەرکردە ڕووناک بیر و بەتواناکانی کورد کە دانەویست کوردستان لە مەعزەقەی بەڕاستی هەژمونی حیزبایەتی و هەژمونی خێڵ و هەژمونی ئەوانە ڕزگارکەن بۆ هەرێمی کوردستان بکەنە سەر سکەی دیموکراسی خۆی بەڵام بەداخەوە بینیمان لە ساڵی 96 ینی پەرلەمانی کوردستان کەوتەوە ژێر دەسەڵاتی دیکتاتۆر بە فیتی و بە دەستێک هەڵاوکردنی هێزێکی سیاسی لە پێناو پەرژەوەندەکانی خۆیان کە ئەوە بوو پەرلەمان جارێکتر پرۆسی دیموکراسی و پرۆسی سیاسی و تەواوی داموزرگەکان و ئیرادەی خەڵک جارێکتر کەوتەوە ژێر پرسیارێکی گەورە و تووشی بنبەست و تووشی شکستیەنە. بەردەوام ئەگە ئێمە دیقەت دەین هەموو ئەو داخوازیانەی بزوتنەوەی گۆڕانیش و یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بەوەی
بۆ ئەو بە کە کوردستان خاوەنی مؤسسات بێ، خاوەنی دەستور بێ، خاوەنی یاسا بێ، بەڵام کە دەبینی بەداخەوە هێزگەلێکەیە لەگەڵ ئەوەدانە دەوێت کوردستان بەردەوام لە فۆزادا بێ بەردەوام ئەگەر بیانەوە دام و دەستگاش بێ ئەگە بیانەوە دەستوریش بێ بدانەوێت بە بەرژەوەندی خۆیان و بۆ بەرژەوەندی حیزبی و بۆ بەرژەوەندی گروپێکی دیاریکراویان بۆ بەرژەوەندی بنەماڵەیەکی دیاریکراوی سیاسی ئەو دام و دەستگایانەیان ئەو یاسانی کە لە کوردستاندا دەدەچن لە بەرژەوەندی ئەواندا دابڕژێتەوە یاسا ینی لە بەرژەوەندی و لە قازانجی ئەواندا بێ. ئەم بەڕاستی سیراعی گەورە بووە کە لە هەرێمی کوردستان لە نێوان دوو بەرەی مۆدێرن بەرەی دیموکراسی خواز و بەرەی خێڵ و بەرەی با بڵێن نارانی دیموکراسی و دژمنی دیموکراسی کە بەم هەرێمی کوردستان بەم دۆخی ئێستای گەیاندۆ کە بەداخەوە تا ئەم ساتە وەختە هەرێمی کوردستان نەیتوانیوە بێتەوە سەر پێی خۆی. کاکسیروان بگورە من نازەم میوانەکەی کەم برادران ئەگەر هەوڵێک بن نازەم ئامادە نییە ناچارم لەگەڵ جەناب بەردەوام بم ئەگەر ئاسایی بێ بەلاتەوە تۆزایش خۆرەوە بووە تۆزە قۆرگێ تەڕ بێت ئەمێ ئەو پرسم ینی بۆ نمونە ئێمە گەر باز دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین ینی هەرێمی کوردستان تا ئێستەیەک لا نەبووەوە لەوەی کە سەرۆکایەتیە پەرلەمانیە یاخود بۆ نمونە ئەنجومەنی وەزیران بەڕێوەیە بات لە ماوەکانی ڕابردوو یەکێتیش و گۆڕان ینی هەوڵەکانیان بۆ ئاراستەیە بوو کە دەبێت ینی بۆ نمونە دەستورێکە بێ بۆ هەرێمی کوردستان لە نێوەم دەستورەدا بۆ نمونە پێگەی سەرۆکایەتیەکان دیاری بکرێت ئەم هەرێمە پەرلەمانیە یاخود سەرۆکایەتیە بەڵام ینی بینیمان تا ڕادەیەک ئەو هەوڵانە ینی بەردەوام نەبوو یاخود تەگەری بۆ دروستکرا ئەوەی کە دەبینرێت لە هەیکەلەی حکوومەتی هەرێمی کوردستانە جەنابتان وەکو ئەندامێکی ژووری ڕۆژنامانی بزوتنەوەی گۆڕان ئەو هەیکەلەیە چۆنە بین هەیکەلێکی پەرلەمانیە یاخود نەخێ سەرۆکایەتی ئەمە بەڕاستی یاخود تێکەڵە بەڵێ کاتێک کە بزوتنەوەی گۆڕان دروست بوو یەکێک لەو کێشە گەورانەی کە ینی داخوازی و پرۆژ و بەرنامە و پلانەی کە بزوتنەوەی گۆڕان هەیبوو لە بەرامبەر دەسەڵاتی سیاسی ئەو کاتە ئەو بوو کە دەویست فۆرمێکی نوێ لە حکومڕانی و سیستمێکی نوێ لە حکومڕانی دیاری بکە ئەو بەڕاستی کە گۆڕان ینی کۆمەڵێک پاکێجی دا بە ئەو کاتێک کە سەرۆکی هەرێم لەلایەن پارتیەوە کاک مەسعود بەرزانی بووە سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەر لەلایەن پارتی بوو پرۆژەیەکی گەورەی دا بە پارتی چەندین پاکێج نەک پرۆژێک چەندین پاکێج بۆی سیستمی هەرێمی کوردستان ببێتە سیستمێکی پەرلەمانی و سیستمێکە یاساتی داسەرۆر بێ و هەڵبژارنێکی پاک و پێگەر بگرێ و خەڵک سالار خەڵک حکومڕانی خۆی بکات بەڵام بەداخەوە بینیمان ئەوان لەگەڵ ئەوەدا نەبوون ویستیان دۆخەکار بەو شێوەیە بمێنێتەوە کە درێژە پێ بدرێت ئەو دۆخە نەخوازراوە ئەو دۆخە خراپەی کە لە هەرێمی کوردستاندا چەقی بەست بوو کە تا ئەم لە ساتە وەختە دوای ئەوەش بینیمان ڕێکەوت نامەی دەباشان لە بینی بزوتنەوەی گۆڕان لە بینی کاگنەوشیروان و مام جەلالەوە لە بینی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتمانی کرا بۆی بتوانن لانی کەم ئەم حکومڕانی کە ئەم قەیران و قەیرانی کە لە هەرێمی کوردستان ئەم لاسەنگی سیاسی کە لە هەرێمی دەسەڵاتی کە لە هەرێمی کوردستاندا بێنەوە سەر سکەی خۆی و بێنەوە سەر ئاست و ئاستی خۆی بەڵام بەداخەوە دیارە بۆی نەخۆشکەوتنی کاگنەوشیروان و بۆی نەخۆشکەوتنی جەنابی مام جەلالەوە تا ڕادەیەک پرۆژەکە تووشی ینی وەستان و بنبەست گەیشت ئێستاش کە ئێستا لە هەمان کاتە دەبینین یەکێتی و بزوتنەوەی گۆڕان هاوپەیمانەتێک پێکێناوە بێگومان ئەوە پەیمانەتێک گرنگ و بایەخی خۆی هەیە بۆی بتوانێت بۆی بتوانێت ڕوبەڕووی ئەو تەحدی و ئالەنگاریانە بێتەوە کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بێتەوە کە دەبینین ئێمە عێراق و ناوچەکە و تەواوی منتیقەکە لە گۆڕانکاری گەورەدایە و ئەمە دەرفەتێکی گەورەیە لە بەردەم خەڵکی کوردستان لە بەردەم هەرێمی کوردستان لە بەردەم یەکەتی و پارتی بۆی بتوانن جارێکتر بەڕاستی ئادەنەزەری خۆیان بکەنەوە جارێک بتوانن حکومڕانێکی باش وە بتوانن چاکسازی و ڕیفۆرمی کۆمەڵایەتی و سیاسی و ئیداری لە کۆی سێکتەر و کەرتەکاندا بکەن جارێکتر کوردستان تووشی قەیران و دەنگەشەی سیاسی نەبێتەوە بتوانین کوردستان تووشی ینی لەم چەق بەستوێ ڕزگاری ببێتە سەرسکەی دیموکراسی و دەستا و دەستکردنی دەسەڵات و ئیرادەی خەڵکو و هاوکاتیش لەگەڵ ئەوەدا شامەشانەوە بیلەوە کاتەوە دەستورێکی هاوچەرە کە تعبیر لە خواستی خەڵکو و تعبیر لە هەرێمی کوردستان بکەوە تعبیر لە پاراستنی سەروەری و ئیرادەی خەڵکی کوردستان بکە دەستورێکی نوێ بۆ هەرێمی کوردستان بنووسنەوە. دەست خۆشکاک سیروانکیان دێمە خزمەت جەنابەت ماندوم کردی سوپاس دەکەم دەچمە لای کاک تارق جەوهەر ڕاوێژکاری سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کە بە سوپاسەوە جەنابیان لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵمان کاک تارقم کاتت باش لەگەڵ کاک سیروان ڕەشید ئەندامی ژووری ڕۆژنامانی بزوتنەوەی گۆڕان ینی لە سەرەتای بەرنامەکەەوە تاوە کۆم ساتە کە جەنابەت ینی ئامادە نەبووی باسمان لەوە کرد ینی کە ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردووە لە ئێستاشدا لەگەڵی بزوتنەوەی گۆڕان لە دامەزراندنی
دامەزراوە سەرێکیەکان و هەستیار و گرنگەکانی حکوومەت هێرێمی کوردستان ڕۆڵیان چی بوو و چۆن توانیویانە ئەم دامەزراوانە بە یاسایی و هەروەها بە دیموکراسی بتوانن بەرەو پێشەوەی بەرن. ئەمەوە پرسم ینی لە ڕابردوو یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان ڕۆڵێکی گەورەیان هەبوو لەوەی کە حکوومەت هێرێمی کوردستان سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و هەروەها دام و دەستگا یاسایەکانی دیکەی هەرێمی کوردستان بخەنە سەر پێیخۆی و لە پێناو خەڵکی کوردستان و لە پێناو دیموکراسی و ڕەوشی باشکردنی هەرێمی کوردستان و خەڵکەکەی پشتگیری بکەن. جەنابتان ڕۆڵی یەکێتی و گۆڕان چۆنە بینن لەم بوارەدا؟ سەرەتا زۆر سپاس بۆ بەڕێستان، ڕێزوسلااوم بۆ میوانە خۆشەویستەکەتان و هەروەها ڕێزوسلااو بۆ بینەرانی کورسات نیوز. لە ڕاستیدا ئەو بابەتێکی هەم گرنگە هەم بابەتێکە ڕەگ و ڕوویشەی لە مێژووی خەباتی یەکێتی نیشتیمانی کوردستاندا هەیە بەر لە ڕوخانی ڕژێمی دیکتاتۆری و بەر لە ڕاپەڕینە مەزنەکەی بەهاری 91 و هەنگاونان بەرەو هەڵبژاردننی 1992 هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەر لە سەرەتای دروستبوونی یەکێتی کاری لەسەرەوە کردووە بە گۆڕینی ڕژێمی عێراق لە ڕژێمێکی دیکتاتۆریەوە بۆ ڕژێمێکی دیموکراسی لە ناویشیدا گەلی کوردستان ممارەسەی مافی چارە خۆنووسینی بکە لە چوارچەوەی ئەو عێراقەدا جا مافی چارە خۆنووسین هەمومان دەزانین کە کۆمەڵێک خەیارات و کۆمەڵێک ئۆپشن لە خۆ دەگرێت هەر لە ناوچەی ئۆتۆنۆمیەوە بگرە تا فیدرالی تا کۆنفیدرالی تا سربەخۆیی. بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان دوای ئەوەی کە پێشەنگ بوو لە ڕاپەڕیندا لەگەڵ لایەنەکانی تر ئەوانیش هاتن هاوکاریان کرد توانی لە سەرەتاکاندا دوای کشانەوەی ئیدارات لە هەرێمی کوردستان لەلایەن ڕژێمی سەدامەوە بۆشایەکی گەورە دروست بوو. ئەو بۆشایە گەورە دەبواە لەلایەن بەرەی کوردستانیەوە کە یەکێتی وەکو هێزێکی سەرەکی و داینەمۆی دامەزراندنی ئەم بەرەیە لەگەڵ لایەنەکانی تر پارتی و لایەنەکانی تریش بەیەکەوە توانیان ئەم بۆشایە پڕکەنەوە کە هەڵبژاردن ئەنجام بدرێ. هەڵبژاردن بەرپرسایەتێکی گەورە بوو دەبواە ئەو لایەنانەی کە بەشدار بوون لە بەرە جارێکی تر حکومڕانی شارەکان بکەن ئەزمونێک نەبوو لەو بوارەدا بۆیە کارێکی ئاسان نەبوو دامەزراندنی دامەزراوە فەرمیەکان و ڕسمیەکان لە هەرێمی کوردستان دەسەڵاتەکانی یاسادانان دەسەڵاتی جێبەجێکردن دەسەڵاتی دادوەری ئەمانە بەڕاستی پێویستی بە ئەزمون و شارەزایی هەبوو. بۆیە لە سەرەتاوە ڕەنگە هەندێک کێشە و مەشاکل هەبوو بەڵام خۆشببختانە بە هەر شێوەیەک بی یەکێتی شانی دابەر ئەو ئەرکە قورسە و توانی هەنگاوی سەرەکی و ڕۆڵی سەرەکی لە دامەزراندنی ئەو دامەزراوە سەرەکیانە بە هەڵبژاردننی پەرلەمان دامەزانی حکوومەت دامەزانی دەسەڵاتی دادوەری هەروەها جێگیرکردنی ماف و ئازادیەکان بۆ تاک لە هەرێمی کوردستان کە ئەمە هەم لە خەباتی یەکێتی هەم لە پراکتیک یەکێتی لە سەرەتای دروستبوونیەوە کچە لە شاخش بوو هەمیشە مینبەرێکی ئازادی هەبوو و دید و بۆچوونی جیاوازی تێدا دەخرایە ڕوو و هەروەها نووسەران لەو سەردەمدا ئازاد بوون لەوەی کە ڕخنە بگرن و یەکێتی کە هاتە شاریش ئەم نمونەی خۆی هێناوە بۆ نێو شار هەروەها لە شاخشدا یەکێتی دەست پێشخەر بوو لەو گوندانێ لە دەستی لە ژێر دەسەڵاتی ئەودا بۆ ئازاد کرابوون کە ئەنجومەنی گوندەکانی هەڵدەبژاردووە ئەمە جۆرێک لە ممارەسەی دیموکراسی و مەدەنیانە بوو بۆ کاتی خۆی و بۆ سەردەمی خۆی بە پێ هەلومەرجی ئەو کات باس دەکەین. بەڵام بەداخەوە بەهۆی کەم ئەزمموی زۆر جار دەبینی کێشە دێتە پێشەوە و ئەو هەوڵانەیە یەکێتیش بۆ دامەزراندنی مؤسساتی هەرێم و وەرگرتنی بڕیاری چارەنووساز کە یەکێک لە بڕیارە گرنگەکان بڕیاری ڕاگەاندنی فدرالیزم بوو لە پەیوەندی نێوان هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا کە ئەمەش دەست پێشخەری و فکری یەکێتی نیشتیمانی کوردستان بوو لە پراکتیزەکردنی مافی چارێ خۆنووسین لە چوارچەوەی فدرالی ئەو کاتی یەکێتی لە بانگەشەی ساڵی 92دا لە هەڵبژاردنەکاندا باسی فدرالیزم و مافی چارێ خۆنووسینی دەکرد لایەنەکانی تر دەستیان بە ئۆتۆنۆمی وەگرت بوو. بەڵام دوجار کە یەکێتی لە نێو پەرلەماندا حکوومەتشی لە دەست بوو توانی لە نێو پەرلەماندا ئەو بیرۆکەی خۆی کە مەسلەی مافی چاری خۆنووسین لە فدرالیەتدا بکاتە پرۆگرام و بەرنمەیەک و قەراری لەسەر بدرێ و دوجار ئەو بڕیارەی یەکێتیش بوو کە لە پەرلەمان پراکتیزەکرا لەلایەن ئۆپۆزیسیۆنی عێراقیەوە لە کۆنگرەکانی کە هەر لە بەیروتەوە دەستی پێکرد لە ساڵی 91 و 92 دوجاریش لە 92 کە لە سەلاحەدین و لە شەقلاوە دەستی پێکرد لایەنەکانی ئۆپۆزیسیۆنی عێراقی
هاتنە سەر ئەو بڕواایە بەشی زۆریان فیدرالی بۆیان نامۆ بوو بەڵام بەهۆی هەوڵ و کتێکۆشانەکان و خەباتی مامجەلال و سەرکردایەتی یەکێتی و ڕاگەیاندنی یەکێتی ئەو کات کە بانگەشە و بانگەشە بۆ چەمکی فیدراالێت دەکرد لە ناوچەکە و لە عێراقدا بۆیە توانرا ئەو چەمکە لە بەیانی کۆتایی کۆنگرەکانی ئۆپۆزیسیۆنی عێراقیدا جێگیر بکرێ وەکو ڕێزگرتنێک بۆ خەیاری گەلی کوردستان یعنی یەکێتی کاری باشی کردو بۆ بیناکردنی دامەزراوەکان دروستکردنی فیدراالەتی هەرێمی کوردستان وەکو قوارەیەکی فیدرالی لە ڕاستیدا ئەمە بیر و بۆچوون و فکر و بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو لایەنەکانی تر ئەو کاتە بەڕاستی کاریان لەسەر ئەوە نەدەکرد کە فیدرالیت یا مافی چارێ خۆنووسی پەیڕۆ بکرێ بەڵکو تەنیا بیر و بۆچوونیان هەر لە چوارچەوەی حکمی زاتیدا دەخولایەوە بەڵام ئەوەیە چێتی بوتوانی ئەو فکرە فراوانە و ئەو دەسەڵاتە فراوانە و ئەو قوارە لە هەرێمی کوردستاندا دابمەزرێنێکە تا ئێستا کەش بەردەوامەوە تا ئێستا کەش هەموو گەلی کوردستان شانازی پێوە دەکەن دیارە دوای ئەمە قۆناغێکی تر دێ کە قۆناغی ئەمن ناسمە سەر ئەو قۆناغە ناخۆشەی شەڕی ناوخۆ ماڵوێرانیەکان و بەڵام دوجار قۆناغە تاڵی ئاماژە پێیاکە بەڵێ من بە کورتی بەس باز لەوە دەکەم کە یەکێتی دوای ئەو قۆناغە ناخۆشەش دەست پێش خەر بوو لە مەسلەی ئاشتی و نامەکەی مامجەلال دیارە بۆ مەسلەی خەمخۆری بۆ هەرێمی کوردستان بۆ قوارە سیاسەکەی بۆ یەخستنەوەی هەڵوێستەکان و یەخستنەوەی پەرلەمان لە نامەیەکدا لە ڕۆژگە بڵێ لە نامەیەکی بۆ جەنابی کاک مەسعود نووسی و لەوەوە دەست پێش خەری کرا بۆ ئەوەی هەنگاوەکانی ئاشتی بستە پێشەوە و دوجاریش ڕێکەوتنامەی ئاشتی واشنگتۆنی بەسەرداهات کە ئەمە لە 97 نامەکەی نارد لە کۆتایەکانی 98 ڕێکوتنامەی واشنگتۆن لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا بە حزوری وەزیری دەرەوەی ئەوسا ئۆلبرایت مۆرکرا و دوای گەڕانەوەی دیسان یەکێتی دەست پێشخەر بوو لە لیژنەکانی ئاشتی و تەبایی و پێکەوە کارکردن و دوجاریش یەخستنەوەی دامەزراوەی پەرلەمان کە خەمێکی گەورە بوو و یەکێتی شانی دابەر ئەوە و هەندێک تەنازولاتیشی کرد بۆ ئەوەی پەرلەمان وەکو دامەزراوەیەک وەکو جێ ئومێد و مەرجعی بڕیارە چارە نووسازەکانی خەڵکی کوردستان چیتر بە پەرتەوازایی و بە پەکخراوی نەمێنێتەوە بۆیە هاتەوە و دەستباری گرت لە چواری دەی 2002 پەرلەمان یەکی گرتەوە و جارێکی تر هەوڵەکان بۆ یەخستنەوەی دەسەڵاتی جێبەجێکردن دەسەڵاتی دادوەری و لە بەرچاوگرتنی ئەو یاسا و بڕیارانەی کە لە سەردەمی دوو ئیدارەییدا لە هەرێمی سلێمانی یاخود لە ئیدارەی سلێمانی دەرچوو بوو و توانرا لە پەرلەمان و لە حکوومەتی یەکگرتووی هەرێمی کوردستاندا کاریان پێ بکرێ لەوانە بڕینەوەی موچە بۆ کەسوکاری شەهیدان و وارسی ئەنفالکراوەکان و کۆمەڵێک یاسای تایبەت بە ڕێزگرتن لە مافی ژن و یەکسانی ژن و پیاو و نەهێشتنی کوشتنی ژنان بە بیانووی ناموسپارێزی و شەرەفپارێزیەوە کە ئەمانە هەموو کاری گرنگ و بڕیاری گرنگ و چارەنووساز بوون کە ڕۆڵیان هەبوو لە پێشخستنی کۆمەلگەی کوردستان و هەروەها جێگیرکردنی چەمکەکانی ئازادی بیر و ڕاو ئازادی ڕۆژنامەنووسی کە هەر لە سلێمانیەوە لە سایی دەسەڵاتەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو دەزانن کە میدیای ئازاد و میدیای ئەهلی لەوێوە سەری هەڵدا و کاریان کرد هەتا گەیشتنی قۆناغی ئەوەی کە ئەهلومەرجەکان لەبار بوو بۆ ڕوخانی ڕژەمی دیکتاتۆری لەوێشدا یەکێتی دەست پێشخەر بوو لە نووسینەوەی دوو پرۆژەی دەستور بۆ بەدامەزراوێکردنی دەوڵەتی عێراقی دوای سەدام پرۆژە دەستورێک لە پەرلەمانی کوردستانەوە کە یەکێتی کاری زۆری لەسەرکرد ڕەحمەتی دکتۆر کەمال فواد کە ئەوسا سەرۆکی پەرلەمانی کوردستان بوو لە خولی گواستنەوەدا ینی کارێکی زۆری کرد و توانی لەگەڵ پرۆژەیەک بۆ دەستوری هەرێمی کوردستان ئامادە بکەن و بدەنجی لەسەردرا و دوجاریش ئەو پرۆژەیە کە لە پەرلەمانەوە پەسەندکرا لایەنە کوردستانیەکان بردیان بۆ نووسینەوەی پرۆژەی دەستوری هەمیشەی عێراق لە بەغدا لەگەڵ تیمی بەڵێ لە عێراقی لە بەغدا کاریان لەسەر کرد و تیمێکی باشی پێکەنا لەگەڵ لایەنەکانی ترتوانیان بەشی زۆری ئەو فەلسەفە و ڕوئایی یەکێتی بۆ خەباتی گەلی کوردستان بۆ ماف و ئازادیەکان و مافە دەستوریەکانی لە چوارچەوەی دەستوری بەڕای جەنابەت کاک تارێق ئەم ئەزمونەی یەکێتی تەنها بەس لە ناوخۆی هەرێمی کوردستان ڕەنگی نەداوەتەوە یعنی تاوەکو جەنابەت دەڵێ دامەزرانەوەی دەوڵەتی نوێی عێراق لە دوای ساڵی 2023ەوە یعنی ڕۆڵێکی گەوری یەکێتی نیشتیمانی کوردستانی تێدا بووە بەڵێ بەتەکید ئەمە باس لەوە دەکەین یانێت و مادام ئەو مێژوە دوور و درێژە کەسی ساڵ دەخایەنێ ینی ناکرێت لە بەرنمەیەکدا هەمووی بەیەکەوە بەڵام ڕەنگە محەتاتی مهم باسمان کردبی زۆر لەوە زیاتر هەڵدەگرێت مێژوو یەکێتی و لە بیناکردنی مؤسسات و دامەزراویکردن قسەی لەسەر بکرێت بەڵام قۆناغی گرنگ ئەوەیەک لە دوای 2023 کە بەتایبەتی کە جەنابی مامزەلال دەچێتە بەغدا و لە ئەنجومەنی حکم سەیرەکەی ئەو کاتی کە ڕۆژی مرافعەکە لە داکۆچیکردن لە
خاک و جوگرافیای کوردستان لە کوردستانیەتی کەرکووک لە ناوچە دابنراوەکان گۆڕینی دیموگرافی و هەڵوەشانەوەی ئەو سیاسەتانەی ڕژێمی پێشوو بڕیارەکانی ئەمانە خەمێکی گەورەی یەکێتی و نوێنەرانی یەکێتی بە سەرۆکایەتی سەرۆک مامجەلال بوو کە کاریان لەسەر کرد و توانی قەناعەت بە بەشێکی زۆر لەلایەنەکان بێنی پێش نووسینەوەی دەستور ئەو ڕیای یەکێتی هەیبوو لە گفتوگۆکانی ساڵی 1994 و ساڵی 1992 لەگەڵ ڕژێمەکانی عێراقدا کە یەکێتی لە گفتوگۆدا بوو هەمیشە دید و بۆچوونی یەکێتی بۆ هەڵوەشانەوەی بڕیارەکانی گۆڕنی دیموگرافی بە عەرەبکردنی ئەو ناوچانە دوجار یەکێتی توانی لە چوارچێوەی دەستوری عێراقی بە مادەی 58 لە قانونی ئیداری دەوڵەت و 2000 گواسترایەوە بۆ مادەی 140 لە دەستوری فیدرالی عێراق جێگیر بکە و ئەمانە دەستکەوتی گرنگ بوون ئەمانە لە چوارچێوە و لە مەطبەخی فکری سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کە مامجەلال و کە ڕەحمەتی کاگنێوشیروان و قیادەی یەکێتی ئەو کات کاریان لەسەر کرد بوو و هەوڵی زۆریان بۆدا بۆیە دوجار تواندرا لە عێراقیشدا لە چوارچەوەی دەستوردا ئەو مافانە هەم فیدرالی هەرێم هەم قوارەی سیاسی هەرێم هەم یاسا و بڕیارەکانی هەرێم کە جێگیر کرابوون ئەمانە بە هەوڵ و خەبات و ماندبوونی نوێنەرانی کورد لە نێویشیاندا ڕۆڵی باریز بۆ سەرۆک مامجەلال و کاگنێوشیروان و قیاداتی یەکێتی نیشتیمانی و لایەنەکانی تریش بوو لە بەغدا. کاگ تاڕگانی لەگەڵ کاکسیروانی شاماژەم بۆدا ینی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە دوای ساڵی 2009 شۆکەیتر بزوتنەوەی گۆڕان دێتەکایەوە هاوشانیانی لە ماوەکانی ڕابردوو هەمیشە هەوڵیان داوە ینی سیستمەکانی هەرێمی کوردستان بۆ نمونە سیستمێکی دیاریکراوە بێ بۆ نمونە ئێستا چکە ئەوەی کە هەیە سیستمێکی تێکەڵە لە هەرێمی کوردستان پەرلەمانی نازانی پەرلەمانی سەرۆکایەتی نازانی سەرۆکایەتی بەڵام ینی لە ڕابردوو یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان دەیانی وزانی ئەم سیستمە یەکلا بێتەوە پاڵپشتی بۆ نمونە کۆمەڵێک هەنگاویان دەکرد کۆمەڵێک پرۆژەیان دەکرد یەکێ لەوانە بۆ نمونە دەیانویست لە پەرلەمانە کۆمەڵێک پرۆژە ئەکتیڤکەن کە سیستمەکە پەرلەمانی بێ لە هەرێمی کوردستانە ئەم هەوڵانەی یەشێتی و هاوتا لەگەڵیدا بزوتنەوەی گۆڕان ینی بۆ ئەکتیڤکردنی پەرلەمان کە هەمووان نەزانین لە دنیادا گە سیستمەکە سیستمێکی پەرلەمانی بێ دیموکراسی زیاتر بەرجەستا بێ مافی لایەنەکان زیاتر پارێزراوە بێت مافی بەرجەسەکردنی ئازادی و دیموکراسی خەڵکی زیاتر بەرجەستا بێ یەکێتی گۆڕان لەو پێناوەدا دەیانویست چی بکەن و لە داهاتووەدا چیان پێ دەکرێت لەم بوارەدا بەڕاستی لە ڕاستیدا لێرەوە جێ خۆیەتی کە ئاماژە بۆ بکەین بزوتنەوەی گۆڕان لە هەلومەرجێکدا دروست بوو هەلومەرجێکی تایبەت بوو هەرێمی کوردستان پێدا تێپەڕی هەرچەندە لە هەندێک ڕۆوە زیانی بۆ تێکچوونی بەڵانسی هێز لە هەرێمی کوردستاندا ڕەخساند بەڵام دوجار یعنی بەهۆی ئەو لێک تێگەیشتنێک کە دروست بوو تواندرا بەیەکەوە یەکێتی و بزوتنەوەی گۆڕان و لایەنەکانی تر لە پەرلەمان پرۆژەیەکیان تەقدیم کرد بۆ ئەوەی سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان بکرێ بە سیستەمێکی ینی پەرلەمانی و تایدا سەرۆکی باڵاترین دەسەڵاتی جێبەجێکردن کە سەرۆکی هەرێمی کوردستانە لە پەرلەمانەوە هەڵبژێردرێ هەرچەندە یەکێتی نیشتیمانی کوردستان ینی ڕۆڵ و پێگەی یەکێتی ئەوەندە زۆرە کارەکانی کە کاری لەسەر کردووە ینی فریان نەکەوتین باسیەوە بکەین یەکێتی دەوری هەبوو لە نووسینەوەی پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان لە ساڵی 2009 کە بڕیاری لەسەردرا و قەراردرا بخرێتە ڕیفراندۆم بەڵام بەهۆی ئەوەی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردننی عێراق و نەتەوەیەگرتوەکان ئەو کاتی بەهۆی بیانووی سیاسی ئامادە نەبوون بیخەنە ڕیفراندۆمەوە و پرۆژەکە مایەوە کە ئەمە سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان بە سیستەمی پەرلەمانی دیاری کرد بوو و تایدا دەسەڵاتەکانی لێکجیا کرد بۆ ئەمەش دیسان هەوڵێک بوو نوێنەرانی یەکێتی بە تایبەتی سەرۆکی خولی دووەمی پەرلەمان کە کاک عەدنان موفتی بوو ڕۆڵێکی گەورەی هەبوو لەگەڵ ئەندامانی ئەو خۆل بۆ ئەوەی ئەو پرۆژەیە دەستوری ئامادە بکرێت کە لە زۆر بواردا بۆ ئەو کات ینی پرۆژەیەکی کامل بوو بەڵام ڕێگریە یاسای ڕێگریەکانی کە لە ڕووی سیاسیەوە لە بەغا بۆی دروستکرا نەتوانرا بخرێتە ڕیفراندۆمەوە ئەمە کاری گرنگ بوون کاری لەسەرکرا بوو و بزوتنەوەی گۆڕانیش لەگەر یەکێتی ئەو پرۆژێک کە تەقدیمیان کرد هەدەفیان ئەوە بوو کە دەسەڵاتەکان دەسەڵاتی لێکجیاکراوە بن و دەسەڵاتێک زاڵ نەبێ بەسەر دەسەڵاتەکانی تر هەرچەندە بەڵانسی هێز لەو چەند ساڵی دوایی تێکەڵاوی دەسەڵاتەکان بە تایبەتی هەندێک کار هەیە کاری دەسەڵاتی یاسادانان بۆ دەسەڵاتی جێبەجێکرد
جێبەجێکردن کردوێتی بۆ نمونە بڕیاری پاشەکەوت بڕیار موچەی فەرمانبەران برینی 121 موچەی فەرمان ئەمە بڕیاری نایاسایین بەڕاستی دوورن لە هیچ پێوەرێکی یاسایی و بە دوور لە دامەزراوەی تەشریعی کە پەرلەمانی کوردستانەوە دەبواە ئەوان ساحەبی ئەو قرارە بن دەسەڵاتی جێبەجێکردن خۆی ئەو بڕیارانەی داوە کە ئەمە هیچ بنەمایەکی یاسایی نەبووە و دەبێت دوجاریش هەر پەرلەمانی کوردستان قسەی خۆی لەسەر ئەو پرسە بکاتون و ئەو ماف و شایستە دارایەنە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان و موچەخۆران مسۆگەر بکات و بیجێڕێتەوە چونکە ئەم مافە حکوومەت لە مافەکانی خۆی خۆش نابی لەسەر فەرمانبەر و هاوڵاتیان کەواتە ئەو حەقە دەبی بۆ لە ڕووی قانونیەوە ئەو حەقی موچەخۆران و فەرمانبەرانیشە کە لێ خۆش دەمن بۆیە ئەرچی یەکێتی و گۆڕان لەم قۆناغەدا ئێمە ئەستەکە قسە دەکەین هەلومەرجێکی هەڵبژاردن لە سەرتاسەری عێراقا ئەم هەلومەرجە جیا لە هەلومەرجی ساڵی دابێ کە خۆمان ئامادە دەکەین بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە لەوێدا پێویستە بەڵێ جۆری بانگەشەکە دەگۆڕێ و بەرنامەی حزبەکان بۆ ئیدارەدانی هەرێم بۆ 4 ساڵی دوای هەڵبژاردننی داهاتوی پەرلەمانی کوردستان ئەمانە هەمووی دەگۆڕێ و پێویستی بە دیراسەیەک و لێکۆڵینەوەیکی باشتر گۆڕان و پێویستی بەوە هەیە نەخشە ڕێگایەکی بەرێ بەر چاوڕوونی هەبێ کە حکمی موئسسات بجێڕێتەوە دادپەروەری بجێڕێتەوە بۆ هاوڵاتیان چونکە تێکچوونی بەڵانسی هێز هاوسەنجی هێز چ لە ناو پێکاتەی پەرلەمان ڕنگدانەوەی هەیە لەسەر ئەدا و کارەکانی حکوومەتیش بۆیە هەرچەندە یەکێتی و گۆڕانیش لە حکوومەت بەشدارن بەڵام خۆشیان ئێستا نوێنەرەکانیان زۆر جار قسە لەسەر ئەوە دەکرێت ڕەنگە وەک پێویست بەرنمەکەی ئەوان کە لە چوارچێوەی پێکەنانی حکوومەت پەسەند کراوە وەک پێویست داخوازەکانی ئەوان جێبەجێ ناکرێت بۆیە گلەییان هەیە ئەندامەکانیان نوێنەرەکانیان لە پەرلەمان زۆر جار گلەییان هەیە بەڵام بۆیە پێویستمان بەوە هەیە لە قۆناغی داهاتوو کە قۆناغی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە هەم یەکێتی و گۆڕان ئەم هەنگاوێک کە ئەمڕۆ دەستیان پێکردووە بۆ ئەو کات بەهێزتری بکەن و تۆکمەتری بکەن بە نەخشە و پلانێکی باشتر بگەڕێنەوە دڵی جەماوەر لە خۆیان ڕازی بکەنەوە و جارێکی تر بەرنمەیەک دابنێن جیاکردنەوەی دەسەڵاتەکان بەهێزکردنی پێگەی موسساتەکان زاڵ نەبوونی دەسەڵاتی جێبەجێکردن بە دەسەڵاتی یاسادانان ئەمانە هاوسەنجی بۆ بگەڕێتەوە هەروەها دەسەڵاتی دادوەری هەی بەو پێگەی جارانی خۆی بۆ بگەڕێتەوە کە ڕەنگە ئەگەر بە بەراوردی بکەی ڕەنگە ساڵانی 92-93 هەموو لایەک زۆر بە چاوێکی بەرزتر سەیری دەسەڵاتەکانیان دەکرد و لێکجیاکردنەوەی دەسەڵاتەکانیان دەکرد بۆیە ئێمە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بە تایبەتی لەم خولەی 4 ساڵی ڕابردوو ئەو 3 ساڵی ڕابردوو کۆمەڵێک پاشەکشە هەیە لە مەسلەی دیموکراسی لە مەسلەی سیستەماتیکردنی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا ئەمانە پێویستیان بەکاری زیاتر هەیە و ئەمەش ئەرکێکی قرسە لە بەردەم نوێنەرانی یەکێتی لە هەڵبژاردننی داهاتی پەرلەمانی کوردستاندا کە دەبێت کاری لەسەر بکەن دێمە خزمەت جەنابەت بۆ یەک دوو پرسیاری دیکە سوپاس دەکەم کاک سیروان یەکیشی کە لە ڕۆڵی یەکێتی و گۆڕان بەڕاستی لە ماوەکانی ڕابردوو و لە داهاتوش کە پێویستە بیژێڕن ینی جەختیانە کردەوە لەسەر بەدامەزراوەکردنی بۆ نمونە وەزارەتی پێشمەرگە و یەخستنەوەی هێزی پێشمەرگی کوردستان کامیش لە چوارچێوەی دامەزراوەیەشی فەرمی دابێت کە سەر بە حکوومەتی هەرێمی کوردستان بێت و هێزەکان هەمووی یەک بن ڕۆڵی یەکێتی و گۆڕان لەم پێناوەدا چۆن هەڵەسەنگێنی ڕۆڵێکی نیشتیمانیە و ئەوەی کە دەیکەن لە پێناو یەخستنەوەی ئەم هێزەدایە بەجددی یاخود نەخێرامان جدیکەی هەیەوەکو هەندێکی دیکە باسی دەکەن خۆی لە ڕاستیدا یەکێتی و گۆڕان دوو هێزن باقلێتێکی مۆدێرنانە و مۆسەساتی و دەڕوانە پرۆسی حکومڕانی دەڕوانە پرۆسی حکومڕانی بێگومان ئەولەوێتی بەتایبەتی بزوتنەوەی گۆڕان کە بینیمان لە کات ئەو کاتی ئۆپۆزیسیۆن و دوای ئەوەش کە هاتە ناو حکوومەتەوە یەکەم پاکێجی ئەو بوو کە هێزی چەکدار و هێزی پێشمەرگە و هێزەکانی ناوخۆ بە نیشتیمانی بکە و ئەو ڕێکەوتنی دەباشان لە بینی یەکێتی و باڵەن گۆڕاندا تەنها بۆ ئەو بتوانن یعنی تەکانێک بۆ پرۆژانە بدەن بیکەن ئەمری واقع لە هەرێمی کوردستاندا جێبەجێ بکرێت بەڵام بەداخەوە یعنی لەمپەر کرا بەردەم ئەو پرۆسەیە کە ئەویش یەکێک لە لەمپەرەکان ئەو بوو بەداخەوە بە نەخۆشکەوتنی جەنابی مام جەلال و کاک نەوشیروان هۆکارێک ببووی نتوانێت ئەو پرۆژانە بەرنە پێشەوە دووەمیش بەڕاستی هێزێکی سیاسی یعنی هەرچی کاری یاسایی هەرچی قانون هەرچی شتە لە کوردستان دەکرێت دەوێت بۆ بەرژەوەندی و بە بەرگی ئەودا بکرێت ینی لە بەرژەوەندی ئەودا بخولێتەوە گەڕاشەمەگەڕوا بینی بۆ داهاتوو شەرم ڕێگریانە ئەبێ بەڕاستی کاک سیروانیانی بە بڕوای من ئەگەر یەکێتی و گۆڕان بەرنامە و پلانێکی تۆکمە و هەبەلایەنە و بەرنمەیەکی سیاسی ورد و ژیرانە پەیڕەو نەکەن بێگومان ئەو ئیرادەیە سەردەکەی بەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و بەسەر ئیرادی خەڵکی کوردستانەکە لە هەموو ئەو فۆرمە حکومڕانی ئەم شێوە لە حکومڕانیە
لە بەرژەوەندی و قازانجی هێزێکی سیاسی دادا بۆ دەستور بۆ نەنووسرا لە هەرێمی کوردستاندا هێزێکی سیاسی دەیویست دەستور هەمووی لە قازانجی حزبێکی سیاسی لەناو حزبێکی سیاسی لەنێو گروپێکی دەسەڵات لەناو گروپێکی دەسەڵات بەناو بنەماڵەیەکی سیاسی کە ئەمە وای کرد بەڕاستی هێزێکی وەکو بزوتنەوەی گۆڕان و بەشێک لە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو کاتی ناڕازی بوون لە نووسینەوەی ئەو دەستورە چونکە بەڕاستی ئەو دەستورە ئەگەر بنووسرایەتەوە ڕفراندن دەنگی لەسەر بدرایە ئەو کاتێک کوردستان بەرەو فۆرمێکی تۆتالیتاری بەرەو بەرەو ستەمکاری ئەنگاوی دەنا ئەوە بۆ بەڕاستی گۆڕان با بڵێن بەشێک لە یەکێتی ئەو کاتێک کە ناڕازی بوون ویستیان دەستورێک بێ کە لە بەرژەوەندی گشتی و لە دەستورێکی نیشتیمانی بێ کە تعبیر لە خواستی خەڵک بکە کە تعبیر لە سەروەری یاسا بکە کە هەرێمی کوردستان کاتە خوارەیەکی بەهێز هەوێ هەرێمی کوردستان کاتە خاوەنی دەستورێکی مۆدێرن بەڵام بەداخەوە بینیمان وەکو بینیمان هێزێکی سیاسی کە لە قازانجی ئەوانە بوو نێژ دەستور بچێتە ڕفراندەمەوە و دەستور پەکی کەوتووە تا ئەم لە حەزێش دەستور نتوانندیەوە ئەنگاوەکانی خۆی ببرێت و قۆناکانی خۆی ببرێت و پێ دوایە بۆ نمونێستا ئەم هاوپەیمانی کە هاوپەیمانی کوردستان لە نێوانی شێتی و گۆڕان کە هەیە ئەگەر بۆ نمونە سەرکەوتوو بنەوەتوانیان باشترین دەنگ و باشترین کورسی لە هەڵبژاردننی پەرلەمانی عراق بەدەست بێنن دەڵێن تەوازنی هێز دەگۆڕێت ئەگەر ئەم تەوازنی هێزە بگۆڕێت ینی بە لایەنی خێر و بەرژەوەندی هەرێمی کوردستان دەبێت یا خود نەخێر هەندێک کە باسی دەکەن و شیکردنەوەی بۆ دەکەن ئەگەر ئەم تەوازنی هێزە بگۆڕێت نەخێر لەوە چێ شتی زۆر خراپ ڕووبە خۆی ئەمەی کە بینیمان ئەو لە دوانێ ئەو بەرپرسە باڵایی لایەنێک لە سیاسەکانی هەرێمی کوردستان کوتی ئەگەر ئێمە وەکو هێز یەک نەبین هەرێمی هێزی یەکەمی کوردستان لە انتخاباتەکەدا کوردستان تووشی شەڕی ناوخۆ دەبێت ئەم نەزعەیە لە کوردستاندا باڵا دەستێ ئێستا ئەم نەزعەی شەڕی ناوخۆی و ئەم نەزعەی خۆسەپاندن و ستەمکاریە لە کوردستاندا باڵەتدا ئەگەر یەکێتی و گۆڕان بەجددی بەڕاستی ینی بیر لە بەرژەوەندی خەڵکی کوردستان نەکەنەوە بەجددی نەبن و بەرنامە و پلانیان نەبێ و یەک یەگوتو نەبن لە عێراقش و لە هەرێمی کوردستاندا بە دڵنیاییەوە ڕۆژ بە ڕۆژ هێزێکی سیاسی و ستەمکاری و توخمەکانی و خەتوخاڵی دیکتاتۆریەت و ستەمکاری لە هەرێمی کوردستاندا بزیاتر باڵاتر ئێستا بینیمان لە هەرێمی کوردستان لە هەولێر کاکە چەند کەس لەسەر ئازادی بیرروڕا زیندانی کراوە ئێستا ئەم لە حەزەیە دەستیان پێ دەکەن دادگایی ناکرێن خەڵک لەسەر بیرروڕای ئازادی دادگایی دەکرێت ینی شارێک وەکو هەولێر شارێکی وەکو دوهۆک قۆرخ کراوە مۆنۆپۆل کراوە بۆ هێزێکی سیاسی ینی معقوڵێت ینی بەڕاستی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان هەستەی دۆخەکە بکەن بەڕاستی دەبێ هەڵوێستەیەکی جدی بکەن و پێداچوونەوە بە سیاسەتی خۆیان بکەن باش یەکێتی و گۆڕان زۆر تەشیدیان لەسەر ینی سەربەخۆی دادگاکانە کردووەکوی کاک تارەقی ژاماژەی پێدا لەوە چوو لە ساڵی نەوەتەکانە خەڵک و چاودێرانی سیاسی زیاتر لە بێلایەنی دادگاکان ڕازی بوون بەڵام ئەمەی ئێستا دەبینرێت نەخێر بە ئاراستەی پێچەوانەیە یەکێتی و گۆڕان تا چەند نەتوانن کاریگەر بن بۆەوەی کە ئەم دامەزراوە ڕسمی هەرێمی کوردستانیش لە ئاست داوای خەڵکی کوردستانە بێ بەڵام ئەگە بە کورتی وەڵام بیت و سپاس بەڵێ سەروەری یاسا لە دیدی جەنابی مام جەلال لودوی کاکنەشیوانە دووشتی زۆر گرنگ بوون ینی بەڕاستی من دەهانجار ئەوم لە خودی مام جەلال بیستۆکتوتی من کاکە پارێزەر محامیم دەبێت ئەمە یاسا لە کوردستاندا یاسا سەروەر بێ کاکنەشیروان بۆ خۆی دەهانجار ئەوەی کردوتێ بێ یەکێک لەو شتانێکەمانە حکومڕانێکی ڕەشید حکومڕانێک کە تعبیر لە ئازادی خەڵک و لە پاراستنی ئاسایش و ئەمنی خەڵک کا دەبێت یاسا ڕۆڵی خۆی ببینێ بەڵام بەداخەوەی هێزێک هەیە بەڕاستی بە هێزێکە بەعقڵەتی خێڵ بەعقڵەتێک ئیش دەکات دەوێت کوردستان بەڕاستی ینی بەو شۆی بمێنەوە لە قازانجی ئەودایە بۆ هیچ شتێکمان بەڕاستی لە کوردستاندا وەکو سێکتەرەکان وکە پەیوەندی دیبلۆماسیەکانمان وەکو هێزی پێشبەرگەمان وەکو هێزەکانی ناوخۆمان تا ڕادەیەک بەشێک تاسە بە نیشتیمانی نەکراون تاسە هێزەکانمان دابەش کراون ئەمەش پەیوەندی بەهۆیە کە ئەم دوو هێزە لە یەکێتی و گۆڕان ینی دەبێت بەڕاستی بیلۆکەن و بەنامێکی دی بکەن کە کوردستان لەو دۆخە نالەبارە ئیداری و حکومڕانی و شێوە فۆرمێک لە کوردستاندا خۆی سەپاندەکتانە ڕزگارکەن ئەوش بەوە دەبێت بەڕاستی پلانیانە بێ یەک و یەکگوتو بن سیاسەتێکی ڕوون و ئاشکرانە بێ و لە بەغا خاوەنی خطابی خۆیان من نەک هەر هێزە و بە ئاوازێک بخوێنێ و لە ئایندەشا بۆ پەرلەمانی کوردستانیش بۆی بتوانن بەڕاستی کوردستان لانی کەم گوشارێک بێ لەسەر ئەو هێزە سیاسی کە ئێستا دەستی کردووە بەسەر بەشێکی جمهور ئەساسیەکانی حکومڕانیدا بێتە گوشارێک لە بۆی بتوانێت لەو کەڵکەڵی خۆسەپاندن و نەزعی پاوەخوازیە پاشەکشێکەوە بێتە پێشەوە و پرۆسی لانی کەم پرۆسی ینی دیموکراسی بێتە سەر پێی خۆی و لانی کەم یاسا لە کوردستاندا سپاسەکەم بەڵە کاگێ تارق جەوریانی بۆ نمونە لە داهاتوو ئەگەر هاوپەیمانی کوردستان وەکو لە دروشمەکەشی هەیە کە دەڵێ بێکەوە بەهێزین ئەگەر ئەم
بەهێزبوونە هاتە ئاراوەوە ئەم هاوپەیمانیە بەردەوام بوو پێ دوای یانیشێتی و گۆڕان ئەتوانن ئەوەی کە لە بەرنمەیانە یاخودە نەخشە ڕێگەیانە لە پێناو بە دامەزراوەکردنی زیاتری دامەزراوەکانی حکوومەت یاریمی کوردستان و بە دیموکراسیکردنی ئەم دامەزراوانە و بە پەیڕەوکردنی ینی فرەدەنگی و فرەڕەنگی نەک تاگلایەنی بێنە ئاراوە یاخودنا بەڵام ئەگە بە کورتی وەڵام بیتەوە سپاس کاتمان کەماوە بەڵێ بەتەکید ئەمە دەستپێکێکی باشە ئەو هاوپەیمانیە بەڵام هیوادارین سوودی لێوەربگرن وەکو ئەزمونێک لە بەغدا کە تاقی دەکرێتەوە بۆ ئەوەی دوجار لە هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستاندا جارێکی تر ڕەنگە ئەگەر پێویست بک لایەنی تریشی بێتە ناو یاخود هەرتەنیا بەیەکێتی و گۆڕان بە بەرنمەیەکی فراوانتر بۆ چۆنەتی ئیدارەدانی هەرێم و دەربازکردنی هەرێم لەو هەموو قەیرانێت تێدایە تا ئێستا هەرێم بە کۆمەڵی قەیراندا تێدەپەڕێ و قەیرانەکان بە قەیرانی تر چارەسەر کراون ینی چارەسەری بنەڕەتیان بۆ نەدۆزراوەتەوە بۆیە جیاکردنەوەی دەسەڵاتەکان لە هەرێمی کوردستان کارێکی ینی مستحیل نییە بەڵام کارێکی ئاسانیش نییە لەبەر ئەو پاشخانەی کە لە چەند ساڵی ڕابردوودا هەبووە لەبەر تێکچوونی بەڵانسی هێز لە نێو پەرلەمان و لە هەرێمی کوردستان ناکۆچەکانی نێوان لایەنە سیاسەکانی ساڵان ڕابردوو بە تایبەتی یەکێتی گۆڕان لایەنەکانی تر کە هەبووە ئەمانە وەی کردووە کە جۆرێک لە تەوازنی هێز لە هەرێمی کوردستان تێک بچی بۆیە کاری یەکێتی و گۆڕان بەڕاستی بەرپرسیارەتێکی گەورەی سیاسی جەماوەریان لەسەرشانە ئەوان خاوەنی جەماوەرێکی زۆر و بەرفراوانن جەماوەرەکەیان کە ئێستا کە لە هەڵبژاردنەکان زۆر جاروەیە دەبینی بایکۆت زۆرە بۆ هەڵبژاردن کە ئەمە زیانێکی گەورە بە پرۆسەکە دەگەینی و لە بەرژەوەندی ئەو هێزانەیە کە زۆرینەی پەرلەمانیان مسۆگەر کردووە بە هەر شێوەیەک لە شێوەکان لە چەند ساڵی ڕابردوودا چونکە هەر بایکۆتێک ئەوان دەنگدەرەکانی خۆیان هەردەچن دەنگدەری لایەنەکانی تر ئەگەر یەکێتی بی ئەگەر گۆڕان بی ئەگەر بایکۆت بکە ینی خزمەتێک بەلایەنەکەی بەرامبەریان دەکەن بۆیە لەم قۆناغەدا گرنگەوەیە یەکێتی و گۆڕان هەوڵ بدەن وەکو سەرکردایەتی هاوبەش کار بکەن بۆ ئاشکردنەوەی دەنگدەرەکانیان و ڕاکێشانی سۆز و هەستی دەنگدەران بەگشتی و ببنەوە جێ ئەو متمانەیە چونکە تا ئێستاش خەڵکێکی زۆر هەیە بۆ من لەسەر یەکێتی دەتوانم قسە بکەم خەڵکێکی زۆر هەیە تا ئێستاش بڕوای بە یەکێتی هەیە کە یەکێتی بتوانێت دۆخەکە لە هەرێمی کوردستان بەڵانسەکە ڕاست بکاتەوە و لێ نەگەڕێ بەو ئاقارەدا بڕوا کە خەڵک ناهومێت بێ ئەوەی ئێستا هەیە کۆچی گەنجان بەلێ شاو بۆ دەرەوە خەڵک لەبەرەوەی لە ئایندەی سیاسی هەرێمی کوردستان لە ناوچەکە هەڕەشەکانی بۆ سەر هەرێمی کوردستان دڵنیان نەبووە ئەمە کاری دەوێ ئەم کارکردە بە هەماهەنگیە لێرە و لە بەغدا یەکێتی دەبێ بەرنامەی هەبێت چۆن لە بەغدا کار دەکات بۆ ڕەوانەوەی مەترسیەکانی سەرقەوارەی سیاسی هەرێمی کوردستان وەکو لە سەردەمی جەنابی مامجەلال کاری دەکرد دەبێت کارکتەرەکانی یەکێتی و گۆڕان لە بەغدا بەم ئاراستەیە و بەو ڕتمە کار بکەن کە کاک نێوشیروان و کە مامجەلال هەمیشە داکۆچیان لەوە دەکرد پاراستنی قەوارەی سیاسی ئەمنی قەومی هەرێمی کوردستان لە چوارچەوەی چەتری عێراق لە ژێر مافە دەستوریەکان دەپارێزرێ ئەمە دەبێت بەو فەلسەفەیە کار بکەین و لە ناوخۆی کوردستانیشدا دەبێت جێگیرکردنی دیموکراسی جێرانەوەی ئازادیەکان ئازادی بیرڕا ئازادی کاری ڕۆژنامەنووسی و ئەمانە ئازادی خۆپیشاندان ئەمانە بنەمای گشتین بۆ ئایندەی هەروەها مەسەلەی بەرگاردنەوەی گەنجەلی لە یەک دێڕا پێ بڵی سپاس دەکەم دوا سەرنجت بڵێ دواسەرنجم ئەوەیە کە ئەو قەیرانەی لە هەرێمی کوردستان ئەو حکومەی کە لە بینی مؤسسات هەیە پێویستی بەڕێخستنەوە هەیە بەو شێوەیە ناکرێ هەتا سەر ئێمە کاری لەسەر بکەین و خەڵک بەوە ناڕازیە و ناڕازیەکان زۆرە ئەمەش واجبی هێزە سیاسیەکانە بە تایبەتی یەکێتی و گۆڕان لە هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستاندا لە ئێستا خۆیانی بۆ حازرکەن بۆ ئەوەی ببنە جێگەی متمانەی خەڵک و زۆرینەیەکی پەرلەمانی مسۆگەرکەن دەسەکان خۆشوی کاک تارێکجان سپاسم کاک سیروان دوا سەرنج و پەیامی خۆت جەنابیشت بە کورتی لە ڕاستیە وڵات دەبێت یەکێتی و با بڵێن گۆڕان هاوپەیمانەتیان پێکەناوە گرنگترینش ئەوەیە بەرژەوەندی خەڵکی کوردستان لە بەرچاو بگرن بە سیاسەتێکی ژیرانە و بە عقلەتێکی ژیرانە و بە بەرنمەیەکی تۆکمە هەمەلایەن ڕوبەڕووی هەموو ئەو ئاڵنگانیان نەبێنەوە کە لە ڕوبەڕووی هەرێمی کوردستان و تۆ بە تایبەتی کە دەبینین عێراق و ناوچەکە لە بەردەم گۆڕانکاری و لە بەردەم کۆمەڵێک تەحدیەی گەورەدایە کە پێویستە بەڕاستی ئەو دوو هێزە بە بەرنامە و ئەجندایەکی ورد و هەمەلانە بە یەک و یەگورت و بستنە بەغدا و لە بۆ هەرێمی کوردستان بۆ ئایندەش بۆ هەرێمی کوردستان بەرنمەیەکی ورد و هەمەلایەنیانە بێ هیوای سەرکەوتن بۆ
لیستیا و پەیمانی دەخوازم سپاس بۆ دەستخۆش زۆر سپاس بۆ میوانوەڕزەکانم کاکسیرۆ حەمەڕەشید ئەندامی ژووری ڕۆژنامانی بزوتنەوەی گۆڕان کە لە سودوێ لەگەڵ سپاس دەکەم ڕاستپاس بۆ کاک تارق جەوهەر چاودێری سیاسی کە لە سودوەکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمان سپاس دەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقیم شەوی پانۆراماتان پێشکەش کرا تا بێگەیشتنەوەیشی دیکە خواتان لەگەڵ.